سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. کوژرانی کۆڵبەرێک بە چەخەی هێزەکانی ڕژیم لە سنووری مەریوان، دەستبەسەرکردنی جولاوی خەڵکی قوڕوا لەلایەن حکوومەتەوە، زیادبوونی گوشارەکان بۆ سەر بنەماڵەی ڕەزا ڕەسایی لە کرماشان، بەڕێوەچوونی مەراسمی سەرخۆشی داریوژ مەهرجووی و وەحیدە محەممەدی لە تەران، ناڕزایەتی کرێکارانی فولادی خەزەر لە ڕاش، لە سەدارەتانی دە بەندکراوە لە زیندانی قزڵ حەساری کەراج، مانگرتنی 500 کرێکاری پەنابەر لە فەڕەنسا و خۆپشاندانی گەلانی جیهان دژ بە دەوڵەتی ئیسرائیل. درێژە هەواڵەکان. کوژرانی کۆڵبەرێک بە چەخەی هێزەکانی ڕژیم لە سنووری مەریوان. بەیانی چوارشەممە 26 مانگی ڕازبەر فەرید وەتەنی ڕەسوول کۆڵبەری خەڵکی گوندی نەشکاشی سەر بە شاری مەریوان بە چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری دەرەوەران گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز بەرە بەیانی چوارشەممە فەرید وەتەنی ڕەسوول لە کاتی کۆڵبەری لە سنووری دەرەوەرانی مەریوان فیشەک بەرسەری کەوتووە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. شاینی باسەکە ناوبرا و خێزاندار و خاوەنی سێ منداڵە. دەست بەسەرکردنی دوولاوی خەڵکی قوڕوا لەلایەن حکوومەتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی قوڕوا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ بەڵگەی قەزایی ڕفێنراون. ڕۆژی سێشەممە 25 ڕازبەری 1402 مەهدی قەنبەری لاوی 31 ساڵی خەڵکی قوڕوە و دەرچووی زانکۆی تەربیەت موعەلم لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە دەست بەسەرکرا. پێشتر واتە ڕۆژی سێشەممە 11 ڕێزبەر ژمارەیەک لە هێزانیەکان هەڵیان کوتاوەتە سەر لاوێکی دیکەی خەڵکی قوڕوا بە ناوی نیما خالێزیانی و دەست بەسەریان کردووە. ئەو دوو هاوڵاتیە دوای بەندکران لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیسلاحاتەوە بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیە لە شاری سنا گوازراونەتەوە. هەتا کاتیدا ڕشنیەم هەواڵە لە هاوکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانێ دراونەتە پاڵ ئەو دوو هاوڵاتیە زانیاریەکی ورد لە بەردەستانیە. زیادبوونی گوشارەکان بۆ سەر بنەماڵەی ڕەزا ڕەسایی لە کرماشان. دوای سەپێندرانی سزای سێدارە بەسەر ڕەزا ڕەسایی تەمەن 34 ساڵ لەلایەن لەقی دوی دادگای انقلابی پارێزگای کرماشان، گوشارەکان بۆ سەر بنەماڵە و کەسوکاری ئەملاوە ناڕازیە لەلایەن ناوەندە ئەمنیەکانی چڕسر بووەتەوە. دوای بڵاوبوونەوەی گرسێکی ڤیدیۆیی جایەکی ئەم زیندانیە کە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە، ئەنجامانی بنەماڵە و کەسوکاری ڕەزا ڕەسایی لە چەند ڕۆژی ڕابردوودا پەیام و پەیوەندی هەڕەشە ئامێزیان لە ژمارەیەکی نادیارەوە بۆ نێردراوە و ئەمەش بووە هۆی نیگەرانی زیاتریان سەبارەت بە چارەنووسی کوڕەکەیان. ماوەیەک لەمەوبەر ڕەزا ڕەسایی لەلایەن لەقی دوی دادگای انقلابی کرماشانەوە بە تۆمەتی کوشتنی نادر بایرامی بەرپرسی ئیسلاحاتی سوپای پاسدارانی سەحنا سزای سێدارێ بەسەردا سەپێنرا. نادر بایرامی ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1402 لە کاتی سەرکوتی خەڵکی ناڕازی شاری سەحنا لە ڕێوڕەسمی ساڵیادی سەید خەلیل عالی نەژاد کوژرا. جێگای ئاماژەیەکە ڕۆژی هەینی 3 سەرماوەزی 1402 ڕەزا ڕەسایی لە شاری کەرەج لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. ئازادی هێرۆ قەدیمی بە نادانی وەسێقا لە زیندانی سنا. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕازبەر هێرۆ قەدیمی چالاکی مەدەنی ناسراوی خەڵکی سەقز بە زانانی وەسێقە و تا کۆتایی قۆناغەکانی دادڕەسی لە کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنا ئازادکرا. ڕۆژی چوارشەممە 22 خەرمانانی 1402 هێرۆ قەدیمی لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری سەقز دەست بەسەر و ڕەوانەی کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنەکرا. ناوبراو لە بواری مافی منداڵان، ژنان و تووشبوانی نەخۆشیە تایبەتیەکان چالاک بووە و هێشتا هۆکاری بەندکرانی ڕوون نەکراوەتەوە. بەڕێوەچوونی مەراسمی سەرخۆشی داریوژ مەهرجووی و وەحیدە محەممەدی فەر لە تاران.
ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر مەراسمی پرسە و سەرخۆشی جاریۆژ مهرجووی و هاوژینەکەی بە ناوی وەحیدە محەممەدی فەر لا گۆڕستانی بەهەشت زارای چاران بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوەچوو. بە پێوە گرسە ڤیدۆیانەی لا تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەدەیان کەس بەشداری مەراسمی پرسە و سەرخۆشی جاریۆژ مهرجووی و هاوژینەکەی وەحیدە محەممەدی فەر بوون و دروشمەکانی نە غەزە نە لۆبنانە گیانم بە فیدە ئێران، مەرگ بۆ دیکساتۆر، مەرگ بۆ خامنەئی و ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. جێگای ئاماژەیە کە شەوی شەممە 22 ڕەزبەری 1402 داریۆژ مهرجووی و هاوسەرەکەی بە ناوی وەحیدە محەممەدی فەر بە شێوێکی وەحشیانە لەلایەن بەکرێگیراوانی حکوومەتەوە لە ماڵەکەی خۆیاندا لە کەرەج کوژران. ناڕزایەتی کرێکارانی فولادی خەزار لە ڕەشت. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر کرێکارانی کارخانەی فولادی خەزەر لە پارێزگای گیلان لە ناڕزایەتی بە بیلا تەکلیفی فیشەیی و ناڕوونی دۆخی بەرهەمهێنان لەو کارخانەیە کۆبوونەوە. بە وتەی کرێکاران پاش کۆبوونەوەی پێنجی خەرمانانی ئەمساڵ خاوەنکار بڕیاریدا دۆخی پیشەییان ڕوون بکرێتەوە، بەڵام بەڵێنەکان جێبەجێ نەکراوە و هەروە لە بیلا تەکلیفدا مامنەتەوە. بە پێزانیاریەکان خاوەن کارخانەی پێشوو بە دوای چەند ساڵ قەیرانی دارایی بەرهەمهێنانی لەو کارخانەیە ڕاگرت و نزیکەی 500 کرێکار چاوەڕێ هاتنی بەرپرسانی ئۆستان و ڕوونکردنەوەی چارەنووسی کارخانە و پیشەکەیان بوون. کرێکارێک لەو بارەوە ڕایگەیان حەقدەستی مانگی خەرمانان پەرداخت کراوە، بەڵام گرنگترین داواکاریمان کە دەست بەکاربوونەوەی دووبارەی کارخانەیە هێشتا جێبەجێ نەکراوە، تەنیا لەبەر ئەوەی کە 51% پشکی ئەو کارخانەیە ڕادەستی ستادی ئەجرایی فەرمانی ئێمام کراوە. بەردەوامی ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر کرێکارانی ڕەسمی شاغەڵ لە شەرکەتی بەرهەمهێنانی نەوت و غازی ئاغاجەری لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان درێژیان بە مانگرتن و کۆبوونەوەدا. بە پێی راپۆرسەکان کرێکارانی ڕەسمی شەرکەتی بەرهەمهێنانی نەوت و گازی ئاغاجەری خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی و پێدانی ئەو باجەی لە ساڵانی ڕابردوودا لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە بوون. کرێکارانی ناڕازی ڕایانگەیان تا ئەو کاتێ داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە ناڕزایەتی ئەدەن. کوژران و برینداربوونی سێ کرێکار لە تاران. ڕۆژی سێشەممە 25 مانگی ڕەزبەر بەهۆی داڕمانی بینایەک لە باقرشاری تاران کرێکارێک گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان لە کاتی ڕووخانی نائستانداردی بینایەکی کۆن لە باقرشاری تاران سێ کرێکار لە ژێردار و پەردوودا گیریان خوارد کە یەکێکیان گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج. بەیانی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر حکمی عەدامی دەبەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قزڵ حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێی راپۆرتی هەرانە ناسناوی دوو کەس لە ئەعدامکراوان بریتیە لە شەهاب شەهبازی و محەممەد بێهزادی و ناسنامەی هەژ بنکراوەکەی دیکە هێشتا ڕوون نەکراوەتەوە. ئانتۆنیۆ گۆتەرێش زەبیری کولی ڕێکخراوی نەسەوە یەکگرتووەکان لە راپۆرتی ئەم دوایانەی خۆیدا سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ لە ئێران ڕایگەیاند لە نێوان 1 ژانڤیە 2023 تا 31 ژانڤیە 2023 زاینیدا بەلانی کەم 490 کەس لەوانە 409 پیا و دەژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەعدامکراون. لەو ڕێژەیە 239 کەسیان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون کە نیوەی سەرجەمی ئەعدامەکان ئەگرێتەوە. مانگرتنی 500 کرێکاری پەنابەر لە فەڕەنسا. ڕۆژی سێشەممە 25 مانگی ڕەزبەر 500 کرێکاری نافەرمی و بەبێ بەڵگەی پێناسە و ئێقامە لە وڵاتی فەڕەنسا لە ناوچەی ئیل دۆ فراس لە شاری پاریس کۆبوونەوە.
بەپێی راپۆرتەکان ئەو 500 کرێکارە لە شەرکەتەکانی بیناسازی و پاککەرەوە کار دەکەن و بە شێوەی هەماهەنگ لە 30 ناوەندی جیاواز و بە پشتیوانی یەکیەتە کرێکاریەکانی فەرەنسا دەستیان لە کار کێشایەوە. ئەتحادیە کرێکاری CGT فەرەنسا لەوبارەوە ڕایگەیاند کە ئەو کرێکارە بینایانە لەلایەن خاوەنکارەوە ئیستثمار و قەراردادەکانیان بە بیانووی ئەوەی کە بەڵگەی پێناسە و ئەقامەیان پێنیە کاتیە و حەقدەستەکانیان زۆر کەمتر لە کرێکارانی فەڕەنسەویە. خۆپیشاندانی گەلانی جیهان دژ بە دەوڵەتی ئیسرائیل. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر سەدان هەزار کەس لە تەلاڤیڤی ئیسرائیل، دالاس و زانکۆی هاروارد لە ئەمریکا، تونس، عەمان، قەتەر و کوێیت دژ بە جەنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە حەق دانیشتوانی غەزا خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران دژبەری دەوڵەتی نێتانیاهو لە تەلاڤیڤی پایتەختی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد و وێڕای شەرمەزارکردنی کۆمەڵکوشکردنی ژنان و منداڵانی فەلەستینی خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. هەروەها لە وڵاتانی تونس، قەتەر، عەمان و کوێیت خەڵکی تووڕە دژ بە ئامریکا و ئیسرائیل ڕۆژانە سەرشەخام و خوازیاری ڕاگررتنی بوردمانەکان و کۆتایی هێنان بە گەمارۆدانی غەزە بوون. لە شاری دالاس و زانکۆی هارواردی ئەمریکاش لایەنگرانی فەلەستین دژ بە جەنایەتەکانی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد و داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد گۆشارەکانیان بۆ سەر دەوڵەتی نێتانیاهو زیاد بکەن بۆ ئەوەی بوردمانەکانی خەڵکی غەزا ڕابگرێت. دووە هەواڵ هێرشی پەهبادی بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر لە ڕێگەی پەهبادەوە هێرشکرایە سەر بنکە سەربازیەکانی عینە سەد و حەریر لە عێراق، بەڵام زیانەکانی ئاشکرا نەبووە. ئاژانسی هەواڵی ڕۆیترز لە زمان بەرپرسانی ئەمریکا بڵاوی کردەوەکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشکراوەتە سەر بنکەی سەربازی عین ئەسەدی ئەمریکا لە ڕۆژاوای عێراق و لەلایەن سیستمی بەرگری ئەمریکاوە پوچەڵ کراوەتەوە. هەروەها بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی حەریر لە سنووری پارێزگای هەولێر و گروپی مقاومەی ئیسلامی عێراق بەرپرسیارەتی هێرشەکەی لاستۆگرتووە و ڕایگەیاندووە کە بۆ پشتیوانی لە خەڵکی غەزا ئەو هێرشەی ئەنجامداوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بن.